وڵی من تەمەنم 31 ساڵە تا ئێستا زۆر چوومەتە داوای ئافرەت بۆ زەواج بەڵام زۆری شتەکان گەیشتووەتە یعنی کاتی مارەکردن چۆن بڵێ ڕۆشنە پێشەوەی مامۆستا و ئەو شتانە پەشیمان بوونەتەوە نازانم هۆکارەکەی چییە یعنی ڕەنگە تا ئێستا زیاتر لە 30-40 ئافرەت بەو شێوازە ڕۆشتمێتە پێشەوە لە مدەی لە 25 ساڵەوە بە هەمان شێوە ئەچمە پێشەوە ئەم 6 ساڵی تەمەنم یعنی بەو شێوازە بوو ئایا سەفەرکردن لێرە بۆ من چکە پرسیارم کردو لە مامۆساکان زۆربەی زۆریان ئەوانەی کە پرسیارم لێ کردوم 3-4 مامۆسایەک پێم بەڵێن ڕەنگە بەختت بەسرا بێت کەسێک شتێکی لەو بابەتەی کردبێ 1-2 جار ڕوکەی شەرعیان بەسەرا خوێندوم نازام ئەڵەن شتێکە چووەتە ناو مەعیدەتەوە لەوێدایە ئیتر چییە تۆ لە کاتی قورئان خوێندنە قوربانگیان یعنی تێک ئەچیت بە قورئان؟ نەسپاس بەخوای گەورە زۆربەی زۆری شەوەکان دوای نوێژی بەیانی موبایلەکەم خەمە سەر سوورەتی بەقەرە بەو سوورەتەوە خەوم لێکەوەی هیچ کێشەیەکم نییە لەوانە ئەلحەمدولیللا بەس تر نازام هۆکارەکەی چیە ینی زۆر جارە مامۆساکان وا ئەڵێن ینی خۆشم بە حەقەت لێرە بێزار بووم بەدەست ئەو حاڵەکاتەوە یعنی خۆ ڕاستە ئەم 5-6 ساڵی تەمەن بۆ شێوازە ڕۆشتووە تۆ جێ ناخۆشە چاوەڕێ بوو پێ بڵم تۆ ئەگەر بە قورئان تێک نەچیت سەحرت لێ نەکراوە هیچ کەسێکش ناتوانێت بڵێ سەحرت لێکراوە تێگەی برا شیرینم بۆیە ئەوەی جەنابەت من وازانم قسمەت و نسیبە نازانم هەی جەنابەت چییە من نازانم نقوسانی جەنابەت چییە ئیشەڵا قەت نقوسانی شت نابێ و نیشتە بەڵام ئیتر زەواج بڕیاردانە تۆ لەم 30-40 دانەیە کە چیتەتە پێشەوە هەمووی تۆ ڕەفزت داوەیان هەمووی ئەوان ڕەفزیان داوە هەمویان لەلایەن ئەوانەوە بۆ مامۆستا هەمووی لەلایەن ئەوانەوە بووە بەڵێ تۆ هیچ خەلەلی لە خۆتا شک نابیت؟ وەڵی خەلەل ئەوەی تێدا من تووشی ڕووداوێکی هاتوو چۆ بووم لە وڵاتێکی ئەوروپا گەڕامەوە بۆ ئێرە لە 22 ساڵیە زۆربەی زۆری ئەوانەی کە چۆنەڵی منیان قبوڵ نەکردووە ئافرەتەکان نەبوون ئایلەی ئافرەتەکان بوون پرسیاریان کردووە کە من ناساقم بۆ شێوازەم ئیتر زۆر جار بە هۆکاری ئەوە بووە قوربانگیان هەموو هۆکارەکە ئەوەیە من ببوورە ئەو پرسیارم کردخوا يعني مشاعری جنابتم يعني بریندار کرد بێت بەس من مەبەستەکەم ئەوە بوو بگەمە ئەو خاڵێکەوە يعني مەبەستم بوو بۆیە قوربانگیان جەنابەت هیچ دوعایەکت لێ نەکراوە و هیچ جادو سەحرێکت لەسەر نییە تەنها پەیوەستە بە بنەماڵی ئەو ئافرەتانەوە کەوا تۆ چیتە پێشەوە بۆیە ئەبێ هاوشانی خۆت قوربانگیان هاوژینی خۆت ئەبێ هاوشانی خۆت بێت ئەبێت کەسایەتی خانەوادەکان وەکو کەسایەتی خۆتان وابێەوە ئەو ئافرەتە بە هەموو مواسەفات و عیب و عادێکی تۆ ڕازی بێت تۆش بە هەمان شێوە بۆیە ئەبێ لە قەد و باڵای خۆت ئافرەتێ بێنی کاڵا بە گوێرەی باڵە وازەحە برا شەریکەکەم ئێمە دوعای بۆکەین خوای گەورە کار باتەوە مەمنونی جەنابتانە مامۆستایان دوعای بەخێرمان بۆ بکەن خوا موفقت کا برا شەریکەکەم خوا موفقت